هێڤی بڕگەکانمان درێژەی پێدەدەین دەچینە تەوەری سێم کە پەیوەندی بە پلانێکی نیشتیمانیەوە هەیە بۆ پاڵپشتی مافەکانی مرۆڤ لە عێراقدا. ئەم بابەتە ئەم پرسە لە بەغداوە پارێزەر پەیوەست عارف بەرپرسی بەشی پرۆژەکان لە ڕێکخراوی ئاسوودە لەگەڵمانە بێت و هێڤی لەگەڵ ئەوە گفتوگووە دەست پێ دەکەین لەبارەی ئەو پلانە. میوانەکەمان ئامادێ؟ باشە. بەڵێ سلااوت لەبێ سوپاس مامەتیبوونی جەنابەت ئەمەوێت سەرەتا باسێکمان بۆ لەو پرۆژەیە بکەی با بزانین ئەو پلانە چییە باسی چیەکە بۆی بۆ ئێمە بۆ بینەرانیش واسەح بێت. زۆر باشە بەینتان باش من پارێزەر پەیوەست لە ڕێکخراوی ئاسوودە بەرپرسی بەشی پرۆژە عفونەک پرۆژەکان تەنها یەک پرۆژە لە ڕێکخراوی ئاسوودە ئەم پلانە پلانێکی دۆکمەی 5 ساڵیە کە لەلایەن وەزارەتی داد لە حکوومەتی عێراقی داڕێژراوە بە هاوکاری کۆمەڵەیەک دام و دەستگای تر و بە پاڵپشتی یا پشگیری دارایی و تەمویلی یۆنامی. ئەم پلانە پلانێکە بۆ پارێزگاریکردنی مافەکانی مرۆڤ بە شێوەیەکی گشتی. بەڵێ ئەگەر پرسیارێکی تر هەبێ فەرموو. بەڵێ خات و پەیوەست ئەمە باز لەوە بکەین ئەم پرۆژەی پلانی نیشتیمانیە بۆ پاراستنی مافی مرۆڤ لە عێراقدا کێوکێ جێبەجێی دەکات. بەڵێ ڕاستەکەی پلانەکە وەکوی ئاماژەم پێدا وەزارەتی داد تەبەنیان کردووە بە هاوکاری کۆمەڵی دام و دەستگای تر و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و پاڵپشتی یۆنامی. ئەم پلانە پێویستە وەزارەتی داد لەگەڵ وەزارەتەکانی تر لە حکوومەتی عێراقی کە وەزارەتی معنین بۆ نمونە وەزارەتی تەندروستی، وەزارەتی کۆچ و کۆچبەران، وەزارەتی ناوخۆ، مفۆزی عولای حقوقی ئینسان لەگەڵ ئەنجومەنی مەجلیسی وزەرا و لەگەڵ کۆمەڵی وەزارەتی تر پەیوەندیدار بۆ بابەتەوە پێویستە لەسەریان کە لە پلانەکە ئاماژەی پێکراوە هەر کەسە ئەرک و مەهامی چەنە و چۆن کارەکە جێبەجێ ئەکات. باشە خات و پێوەست چی وای کرد ئێوە پلانێکی لەم شێوە بێن لە پێشەوانی و کاری لەسەر بکەن؟ ڕاستەکەی ئەم کارە کارێکی ئەتوانم بڵێم کارێکە کە زۆربەی وڵاتەکان پێی هەڵئەستن بە تایبەتی ئەم پلانەکە پلانێکی 5 ساڵیە خۆی لەوە سەرچاوە ئەگرێت کە هەر 5 ساڵ جارێک با بڵین دراسەیەکی عامی مافەکانی مرۆڤ بکرێت لە هەموو بوارێکە و دواتر لەسەر ئەساسی ئەوە ئەم پلانە 5 ساڵێ دەئانرێ. ئەم پلانە ئەم ساڵ وەزارەتی عەدل کردوویەتی با بڵین وەزارەتی داد هەستاوە بە تەبەنیکردنی پلانەکە بە هەماهەنگی لەگەڵ کۆمەڵی دام و دەستگای تر و بە تایبەتی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و خۆشبەختانە ئەم ساڵ ئێمە وەکو ڕێکخراوی ئاسوودە توانیمانە لە بەغدا لەم ڕۆیە ئەم دانیشتن و کۆبوونەوەیە ئەنجام بین ئەم مؤتەمەرە ئەنجام بین بۆ قسەکردن لەسەر پلانەکە چۆنە مودەکەی ماوەکەی چەنە و چۆن جێبەجێ ئەکرێت. طبعاً ئەمەش هەمووی لەوە سەرچاوە دێ لە گرنگی و لە ئەهەمیەتی مافەکانی مرۆڤ بە شێوەیەکی گشتی دواتر لە پلانەکە زۆر بە وردی باسی مافەکانی ژن و مافەکانی مناڵ و مافەکانی و کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن و کۆمەڵی مافی تر کە لە پلانەکە ئەگەر دەفەتە بێ من ئەتوانم باسی بکەم. خات پەیوەست ئەمێ بزانم هەنگاوەکانی جێبەجێکردن لەکوێ و چۆنیش دەست پێ دەکات. بەڵێ سەبارەت ئەگەر بوار بێت قسێک لەسەر پلانەکە بکەم پلانەکە لە بەڵێ پلانەکە پلانێکی تۆکمەی دوور و درێژە لە 159 لاپەڕە ڕاستەکەی پێگێت و ئەم پلانە نزیکەی لە 26 بەش پێگێت لە بەشی پێشەکەی بەشی قۆناغەکانی جێبەجێکردن دواتر ئامانجەکانی پلانەکە یەکێ لەو بەشانی کە بەلای منەوە طبعاً هەموو بەشەکان گرنگن یەکێک لەو بەشانی کە زۆر گرنگن دوا بەشە بەشی 26 کە تایبەتە بە چاودێریکردنی جێبەجێکردنی پلانەکە و چۆنێتی نووسینی راپۆرت کە ئەمە ئەکرێت بڵێم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەتوانن ڕۆڵی کاریگەر ببینن لەم بەشەیانە. راپۆرت مەبەست لە راپۆرتە کە ئەو راپۆرتە ڕنگدانەوەی با بڵین مافەکانی مرۆڤ و چۆنێتی پارێزگاریکردنی مافەکانی مرۆڤ و لە هەمان کادا پێشێلکارەکانی مافی مرۆڤیش لە راپۆرتەکەدا ڕنگ دەداتەوە. باشە ئەم پلانە لە هەرێمی کوردستان جێبەجێ کرێت؟ بەڵێ
ڕاستەکەی ئەو زانیاریەم نییە ئایا ئەم پلانە ئەوەی کە لە پلانەکەیە هەیە لە چەند شوێنێکا باز لە ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستانەکە بەپی ئەوە بێ کە من چکە بەڕاستی مندا ڕێژەری پلانەکە نیم ینی لەو لە کاتی داڕشتنی پلانەکە من بەشدار نەبوو بەڵام دواتر کە پلانەکە هاتۆتە بەردەستم خوێندنەوە بۆ کردووە بەڵێ لە بەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشێکی گرنگە لەم پرۆسەیە بەشدار ئەبێت چکە لە پلانەکە لە چەند شوێنێکا باز لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەزمموی حکوومەتی هەرێمی کوردستانەکە لەم بوارەیە ڕاستەکەی پلانەکە یەکێ لە بەشە گرنگەکانی پلانەکە ئەوەیە کە باز لەو پەیماننامە نێودەوڵەتیانە ئەکا کە حکوومەتی عێراق ئەندام نییە تێیدا یاخود هەندێک با بڵێن محافظینی هەیە با بڵێن لەسەر هەندێک لە بڕگەکان تحفوزی هەیە کە داوا ئەکرێت کە حکوومەتی عێراق چاو بخشێنێتەوە بەو ئیتفاقیاتانەیە و لە بەشێکی تری پلانەکە باز لە تعدیلکردنی یا هەموارکردنی هەندێک لەو یاسانە ئەکاکە وەڵام دەرەوەی مافەکانی مرۆڤ نینیان بەپێی ستاندارە نێودەوڵەتەکانی بۆیە پلانەکە ئاماژە بە کۆمەڵێک یاسا ئادابوون منان لەوانە یاسای باریکەسێتی یاسای سزادانی عێراقی و کۆمەڵێک یاسای ترکە زۆر بە وردی باز لەو بڕگە و مادانە ئەکا کە پێویستە هەموار بکرێت و بەشێکی تری پلانەکە باز لەوە ئەکا کە پێویستە کارمەندانی دام و دەستگاکانی حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکان خولی ڕاهێنانیان بۆ ئەنجام بدرێ و ئاستی توانا و لێهاتووییان برز بکرێتەوە بە جۆرێک بەپێی ئەو ستاندارانە بێ کە لە ئیتفاقاتی نێودەوڵەتی و پەیماننامە نێودەوڵەتەکان و ڕێبەر و گایدلاینە نێودەوڵەتەکان کە ئاماژەی پێکرێت چکە دوجار ئەو کارمەندانە لەگەڵ کەیسەکانە تەعاملەکەن بۆیە پێویستە خولی تایبەت ببینن لەو بوارەدا. خات و پەیوەست لە عێراقدا گلەیی و ڕەخنەیەکی زۆر لە دەسەڵاتداران هەیە کە مافی مرۆڤ ناپارێزن بە تایبەتی لە 2 ساڵی ڕابردوو لە ماوەی خۆپیشاندانەکاندا پێشێلکاریکی زۆر هەیە. کۆنگرە ئەم جۆرە کۆنگرانە دەتوان چی بۆ مافی مرۆڤ بکەن ئەوەی لەسەر شەقامە گوزەرێ زۆر جیاوازە لەوەی لە نێو هۆڵی ئەم کۆبوونەوە و کۆنگرە و کۆنفرانساندا بەڕێوە دەچێت. ڕاستەکە یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکانی نووسینی ئەم پلانە ئەوەیە کە بەشێکی زۆر لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و فۆزی عولای حقوقی ئینسان و ئەو دام و دەستگانی کە تایبەتن بە چاودێریکردنی مافەکانی مرۆڤ و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی داخوازی و با بڵێن داواکاریان هەب بۆ بەرزیان کردوێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار و بۆ حکوومەت لەسەر ئاستی مافەکانی مرۆڤ و شێوازی مامەڵەکردن لەگەڵ کەیسەکانە لە هەموو قۆناغەکانە بۆ نمونە ئەگەر باسی ئەو کەیسانە بکەین کە ئەچنە دادگا هەتاکو کەیسەکە کۆتایی پێر واتە ئەکرێ بڵێم ئەم پلانە ڕنگدانەوەی ئەو داخوازیانەیە ڕنگدانەوەی ئەو داواکاریانەیە کە دام و دەستگا تایبەتمەندەکان میدیا ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بەردەوام ڕخنە و داواکاریان هەیە لەسەر ئاستی جێبەجێکردنی پەیماننامە نێودەوڵەتەکان و یاخود ئاستی مافەکانی مرۆڤ بۆیە ئەم پلانە بەڵێ ئەتوانێت کاریگەر بێت بەڵام گرنگترین خاڵ لەم پلانێکی تۆکمەیە بەڕاستی بەڵام گرنگترین خاڵم لەم پلانە جێبەجێکردنیەتی خەڵکی زۆر گرنگە و دواتریش وەکو لە سەرەتای ئاماژەم پێدا لە بەشی 26 پلانەکە چۆنێتی چاودێریکردنی جێبەجێکردنی ئەم پلانە و چۆنێتی نووسینی راپۆرت کە ئەمێ ئاماژە بەوە بم کە بۆ جێبەجێکردنی ئەم پلانە و ئاستەکانی جێبەجێکردنی پلانەکە لایەنێکی تایبەتمەند کە دائیرەی حقوقی ئینسانە سەر بە وەزارەتی داد راپۆرتی تایبەت دەنووسێ دواتر ئاڕاستەی لیژنەی نیشتیمانی بۆ نووسینەوەی راپۆرتەکە دواتریش ئەو راپۆرتە ئاراستەی ئەنجومەنی وەزیرانەکرێت بۆ پسەندکردن. دووبارەیە یەکەمەوە پلانێکی زۆر تۆکمەیە هەوڵ و جێدەسی ماندووبوونی حکوومەتی عێراقی وەزارەتە پەیوەندیدارەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی یۆنامی زۆر پێوە دیارە بەڵام خاڵێکی زۆر گرنگەیە کەمێ ئاماژەی پێبم ئەویش جێبەجێکردنێتی و چاودێری جێبەجێکردنیەتی طبعاً ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ڕاگەیاندکارەکان دام و دەستگاکانی ڕاگەیاندن ئەتوانن ڕۆڵی کاریگەر ببینن لەم بوارەیە. باشە خات و پێوەستەمانێ بگەڕێنەوە بۆ کار و پرۆژەکانی ڕێکخراوی ئاسوودا بزانین لێ سادا لە کوردستانەوە کار لەسەر چیەکەن؟ ڕێکخراوی ئاسوودا یەکێکە لەو ڕێکخراوە دەستپێشخەرانی کە بەردەوام کارەکە بۆ مافەکانی ژنان و بۆ نەهێشتنی توندوتیژی دژی ژنان. ئێمە لە ئۆفیسی سەرەکیمان لە شاری سلێمانیە لە دووهۆکیش ئۆفیسمان هەیە و هەندێک چالاکیشمان هەیە
ئەو پرۆژێکی ئەمەکاری لەسەرەکەم بەتایبەت لە ئێمە لە پارێزگای مووسڵ کارەکەین خزمەت گوزاری یاسایی و دەرونی و کۆمەڵایەتی و پێشکەشەکەین بە ژنان و کچانی بەڵێن ڕزگار بووی تونوتیژی خێزانی و تونوتیژی جەستەیی و دەرونی لە ڕێکخراوەکانمانە پارێزەری خۆبەخشمانەیە توێژەری دەرونی توێژەری کۆمەڵایەتیمان هەیە و لە هەمان کاتە ئێمە 2 سنت لسنین سنتەرمانەیە لە سلێمانی و لە دهۆک کە ئەو خانم و کچانەی کە ڕوبەڕووی تونوتیژی ئەبنەوە بتوانن سەردانی سنتەرەکانمان بکەن و خزمەت گوزاری دەرونی و کۆمەڵایەتی وەربگرن لە هەمان کاتە ئەو پرۆژەی کە من کاری لەسەرەکەم کە بەڕێوەبەری پرۆژەکەم لە پارێزگای مووسڵ ئەو خزمەت گوزارانە پێشکەشەکەین و لە بەشی یەکەمی پرۆژەکە بەڕاستی ئێمە توانیمان هاوکاری پێشکەش بکەین بە 13 خانم کە پرۆژەی بچووکیان هەیە ئێمە منحەیەکی مەبلەغێکی بڵین پارەمان پێشکەشکردن کە ئەوان هەرێکیان لە بواری جێجێ پرۆژیانە بوو خۆشبەختانێکی بوو لە پرۆژە هەرە باشەکان هیوادارم لە ئایندە بتوانین پرۆژەی زیاتر بکەین ئەمە کورتی زۆر کەمە یعنی لەسەر بابەتەکانی یا بڵین ئەو بوارانی کە ئاسوودەکاری تیاکە ئێمەکێکین لەو ڕێکخراوانی کە بەردەوام هاوکاری و پژگیری شەڵتەرەکانی داڵدەدان ئەەکەین لە سلێمانی و لە دهۆک و لە هەر شوێنێک کە پێویست بکە فندێکی تایبەتمان هەیە بۆ ئەو کەسانی کە ڕوبەڕووی تونوتیژی ئەبنەوە بۆ نزیکی زیاتر لە 5 ساڵە ئێمە لەگەڵ قوربانیانی کچان و ژنانی قوربانیانی دەستی داعش و خانمە یەزیدیەکان کە گەڕاونەتەوە هاوکاری مادیان پێشکەشەکەین. خاتوو پەیوەست عارف پارێزەر هەروەها بەرپرسی بەشی پرۆژەکان لە ڕێکخراوی ئاسوودە ئێمە زیاتر لە کاتە ناگرین بۆی لە کۆنگرەکە داد نەبڕێنین سوپاس دەکەین لێەوە لەگەڵمان نبووین بە هیوای سەرکەوتن بۆ کارەکانی کۆنگرە. دەستخۆش سوپاس.